والله شاندی باڵای حکوومەت هێرمی کوردستان بە سەرکاتی ئەوە چەقجەناب گەشتونەتە بەغدا یەکەم کۆبنەوەیان ئەنجامدام بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو کۆبنەوەی کە لەگەڵ ژنەی داراییە تایبەت بە پشتێرمی کوردستان ئەنجامێندا و هاوکات دکتۆر بەشیر حەداد کە جگەری سەرۆکی پەرلەمان ئێوش ئامادەی کۆبنەوەکە بوو بۆ قسەکردنی زیاتر لەسمانەی بەڕێزان کاکتۆر سڵاوتان لەبێ بەگشتی ئەو کۆبنەی کە ئێستا ئەنجامداندا ناوڕۆکی چی بوو و چەند کۆبنەیەکی گەشتبینانە بوو. وەکو دەزانن ئەمە چەند ڕۆژێکە لیژنەی دارایی ئەنجومەنی هێنانی عراق سەرقاڵی کۆبوونەوەی لەگەڵ هەموو لایەنەکان دام و دەستگاکانی دەوڵەت لەگەڵ هەموو وەزارەتەکان ئەمڕۆ چەند کۆبوونەوە لەگەڵ پارێزگاکانی عێراق بەڕێوەچوو تا پێشگەیشتنی شاندێریمی کوردستان لەگەڵ پارێزگارەکان تەواو بووین. اینجا پێشوازیمان کرد لە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لە لیژنەی دارایی و کۆبوونەوەکی سەرەتایی کرا حقەتەکان باس کرا هەندێک شت و شاندی حکوومەتی هەرێم تێڕوانینی حکوومەتی هەرێمی بەرامبەر بە پرۆژە یاسای بودجە و بەرامبەر بە هەموو ڕێککەوتنەکان لەگەڵ حکوومەتی بەغدا خستە ڕوو و گوێشیانگر لە هەموو تێبینیەکانی ئەندامانی لیژنەی دارایی بڕیادرا کە بەیانی دیسان ئەم کۆبوونەوەانە بەردەوام بێ بۆ ئەوەی تەفاسیلی زیاتر و ژمارەکان ئەو شتانەی کە ئەمڕۆ خرانە بەرباس و ئەو پرسیارانەی کە ئەمڕۆ ئەندامانی لیژنەی دارایی لە بەڕێزان شاندی حکوومەت هەرێمان کرد بەیانی شاندی حکوومەت هەرێم هەموو تەفاسیلەکانیان بەداتاو بە بەیاناتەوە پێشکەش بکەن. زۆر باشە کاکتۆر لەبارەی ینی پێشتر هەردوو حکوومەت اتفاقیان کردبوو لەبارەی ڕادستکردنی 150,000 بەرمیلت بەرامبەر بۆ پشکی کەدانە بۆ هەرێمی کوردستان یعنی ئەمە چەند کەژبینی تایە کە ینی لیژنەی دارایی ئەم پرسێک لا بکاتەوە بە تایبەت و شاندی کە ئێستا وجودیان هەیە لێرە پێکهاتەکانی پێشان ئەوە ڕۆژ لەگەڵ پێشان ڕۆژ بەڵام دەکرێت سوودی لێوەربژێت لە گفتوگۆکانی پێشووتر ئێستا ئەمە پرۆژە یاسایەکی تازەیە یاسای بودجەی ساڵی 2020 مناقەشە لەسەر ئەو یاسایە دەکرێت لەسەر ئەو مادانەی کە لەو یاسایەدا هاتووە بەڵام بە سوودوەرگرتن لە ڕێککەوتنەکانی پێشەوە ئەوان ویسان مناقەشە دەکرێن گەشتبینی لەسەر ئەوە کە ئەمڕۆ بینیمان کەش و هەوایەکی زۆر ئیزابی و زۆر ئەرێنی لە ناو لیژنەی داراییدا هەبوو و سەراحەتێکی زۆر چاکووە ڕاستگۆیانە مناقەشەوە پرسیارەکانیان ئاراستە دەکرد ئێمەش داوامان لێکردنەوە وەکو سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران داوامان لە هەردوو لا کرد کە لەگەڵ یەک شەفاف بن و بەیاناتەکان پێشکەش بکەن و بەرژەوەندی گشتی وڵات وە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و موچە خۆران بخەنە بەر چاوی خۆیان و نێڵن موچە ببێتە بەشێک لە ململانەی سیاسی و لە تەجاذوباتی سیاسی وەروە داواشمان لێکردن کە ئەم یاسایە بە دەردی یاسای قەرز تێنەپەڕێت چۆن بینیمان یاسای قەرز بە زۆرینەوە کەمینە تێپەڕێنرا و شکستێک بوو درا لە ڕێککەوتن لە بنەمای ڕێککەوتن ومێدمان خواش و داوامەرەکردن کە ئەم یاسای شۆکو ئەو نەبێ بەڵکو بە ڕێککەوتنێکی تەواو بڕە بۆی هەموو دەنجی لەسەر بدەن. زۆر باشە دەستخۆش بەسپایلۆزنابشتا کەواتەوەی گوێبیستێبین ینی زانیاری وەردی ئەو کۆبوونەوەی وکە بە بڵێن لە کاتژمێر حوتەوە دەستی پێکرد تا نزیکی کاتژمێرێک و دیارە ئێستا ینی وەکو دکتۆر بەشیر حەداد ئاماژەی پێکرد تەواوی ئەو کۆبوونانی کە بەڕێوە چەند گەشتبینێکی سەرەتاییان پێ و دیارە دوجار لیژنەی دارایی لەگەڵ شاندی حکوومەتی هەرێمی کوردستانە پرسی پشکی هەرێمی کوردستان لای خۆیانەوە یەکلاکەگەنەوە تاوەکو کە چۆنی هەڵی پەرلەمان لێوەشە پرسەکان بە جۆرێک بێ کە لە با بڵێن بەرژەوەندی هەرێمی کوردستانە بێ.